امتحان دەست پێکات ئەمە کارێکی پرۆریتیز کارێکی لە پێویستە لە ئەولوێتی ئیشەکانت داینی تەسەوڕەکەم لەم قۆناغی تەمەنە یعنی ڕاستە لەوەی هەندێک کەس خاوەنی بزنسێک بێت ڕاستە لەوەی هەندێک کەس ببورن خاوەنی کار بێت بەڵام لەم قۆناغەیە گرنگترین شتێک کە تۆ هەو بێت چییە بریتە لەو ئیمتیحانەی کە لە میتێرمە هەتا واتە ئەمە کارە گەورەکەیە great significant jobs your jobs ئەمە کارە گەورەکەیە کارە مەزنەکەیە کە تۆ هەتە بەڵام لەگەڵ ئەوەشە احتیمالە لەو ڕۆژەیە یاخود لەم یەک دوو ڕۆژی پێش ئیمتیحانە چیت بۆ بێت کارێکی ئورجنتت بۆ بێ کارێکی بەپەلەو ببێ ئەمەیان پێویستی بە چییە پێویستی بە requiring immediate action or attention کەواتە ئەم کاریان بەپەلەیە چییە بۆ نمونە تۆ پێویستە لە ماوەی ئەم مەسەڵەن بۆ پێش ئیمتیحانەکە شەمە و یەکشەم جومعەکە تۆ جومعە کارێکە بۆ دروستە بێ پێویستە بازاڕێکی پێویستە هەندێک جلوبەرە بکڕی یا پێویستە مەسەلەن یان پێویستە بچی بۆ گەشتێک یاخۆ شتێکی ئەلۆ بابەتە ئەم کاریان پێویستی بەچێ پێویستی بە attention or immediate action کەواتە پێویستی بە سەرنجدانە لەگەڵ جوڵەیەکی خێرا کەواتە ئەکشن یەکێکە لەو فاکتەرانەی کە وا ئاکات کارەکەت بە واتە جوڵەکردن وا ئاکات کردار بە شێوازی گشتی وا ئاکات کارەکەت بە شێوازێکی باشتر و خێراتر ئەنجام دەی لەگەڵەوەشا پێویستی بە سەرنجدان تۆ سەرنجت بە تەواوەتی بخەیتە سەرچی سەرنجت بە تەواوەتی بخەیتە سەر ئەو کارەی کە تۆ ئەشێ دەسی پێ بکەی or important خاڵێکی ترمانێت do not begin your day with something which is not so important and can be done a little later و شتێکی ترمانێ بەرەزان do not begin your day with something یعنی ڕۆژەکەی سەرەتای ڕۆژەکەت ئەو سەرەتایی کە ڕۆژەکەت دەستپێکی ڕۆژەکە دەتوانین بڵێین do not begin your day دەستپێکی ڕۆژەکەت بە شتێکەوە بەسەر مەبە کە چی بێت کە زۆر گرنگ نییە مەسەڵەن not so important واتە not so important and can be done a little later کەواتە دەستپێکی ڕۆژەکەت کە هەمومان ئەزانین دەستپێکی ڕۆژ یەکێکە لەو چرکە گرنگانەی یەکێکە لەو ساتە گرنگانی کە مرۆڤ ئەتوانێت تێیدا زۆرترین چالاکی و زۆرترین جوڵە و زۆرترین سەرنجی هەبێت و زۆرترین ئەکشنی هەبێت لەسەر چی لەسەر چالاکیەکانی لەسەر ئەرکەکانی کەواتە do not begin your day دەستپێکی ڕۆژەکەت بەوە دەست پێ مەکە بە کارێک دەست پێ مەکە کە not so important کە زۆر گرنگ نییە کە ئەشێت احتیمالە لە توانایدا هەبێت ئەو کارە چی بێت can be done a little later ئەتوانی لە کاتێکی ترە ئەنجام بی کەواتە سەرەتا وە دەستپێکی ڕۆژەکەت بە کارێکەوە ئەنجام بە کە زۆر گرنگە کە لە ئەولوێتی کارەکەتا بێت کە زۆرترین سەرنجی توی پێویست بێ و زۆرترین فۆکسی توی پێویست بێ لەسەر ئەو کارەوە زۆرترین هێز و توانای پێویست بێ بەڕێزان تەماشاکەن یعنی هەر تەبیعەتی وایە لە ژیانە یعنی حتا لە محاضەرەکانی بەڕێزیشتانە تەماشاکی کە بەیانی سەعات هەشت و نیو تاکو دە تقریبا خاوەن چالاکی و خاوەن گڕوتین و جۆگرتنێکی زیاتی یعنی هەموو فێرخوازێکی وایە بەڵام لە دوای دەوە تەماشاکی بۆ محاضەرات 11 و 12 و 1 و 2 تەماشاکی بۆ ئۆتۆماتیکی چییە بۆ ئۆتۆماتیکی توانە و تاقەت کەم بێتەوە بە شێوازێکی گشتی یعنی ئەو هێز و وزەی کە بەیانیان زوو هەتە بۆ کارکردن مەسەڵەن لە نیۆڕۆنە کەمتر ئەبێتەوە هەرچەندە خۆی احتیمالی وڵای زۆربیان شەوان درەنگە خەوەن بەیانیان شەرخەویان دێ بەڵام بە شێوازێکی گشتی بەیانیان باشترە بۆ ئەو کارانەی کە ئەنجامیەیە و شتێکی ترمانێت لە بەرامبەر ئورجنتە do not wait for your boss reminders بەرەزان یەکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگە لە ئۆرجنتایە ئەش بریتە لە چی بریتە لەوەی کە چاوەڕێی سەرۆکەکەت مەکە یعنی چاوەڕێی کەسێک مەکە بێت شتێکت بیر بخاتەوە بڵێ فەرموو کاکە گیان ئەوە بکە کاکە گیان ئەوە بکە بە خێرایی بۆیە پێویستە تۆ هیچ کاتێک زەخل لە خۆتان نەکەی هیچ کاتێک پەلەپەل لە خۆتان نەکەی یعنی ئەو کاری کە هەتا لە کاتی خۆی ئەنجامی بە
بۆی کە سەرۆکەت پێت نەڵێ مەسەڵەن یاڵادەی بخێرا لە ماوەی 10 دقە چارەگێکە ئەمە ئەنجام بە ئەگەر تۆ کارەکە لە کاتی خۆیان ئەنجامدا و بە ئەکشن و بە جوڵۆ و بە خێراییەکی تاو ئەنجامدات ئەو کاری کە بە پەلێ نەکبیت لە لەحزەی کۆتایی ئەنجام بێ ئەوە تۆ باشترین سەرکەوتن بەدەستێنی و پاشان چیمانەیە بەڕێزان خەڵکی ترمانەیە stay focused ئەمەش یەکێکی ترە لەو کارانەی کە پێویستە لە بەرچاو بگیرێت کە ئەوش پێویستی بە چییە؟ پێویستی بە ئەوەیە کە تۆ خاوەن فۆکسێکی باش بیت خاوەن تەرکیزێکی باش بیت وەک لەم بەڕێزەیە تەماشاکەن لە وێنەیە while doing an urgent job do not have یاخود do not leave your station going for strolls in the middle of urgent work breaks continuity and makes your loss focus بەرەزان واتە مانەوەی تەرکیز لەسەر کارەکە stay focused یعنی مانەوەی ئەو هەزرە لەسەر ئەو کاری کە تۆ بە پەلەیە urgent job or important job ینی ئایا کارێکی گرنگە یاخود کارێکی خێرایە پێویستە تۆ بەردەوام بیت لەسەر ئەو کارانەی کە هەتا فۆکسی تۆ تەماشای ئێرەشکەم بەڕێزان فۆکسی تۆ مێشکی تۆ هەزری تۆ بیری تۆ لە لای چی بێت بیری تۆ بە تەواوەتی لە لای ئەو کارە بێت لە لای ئەو وێزگی کارە بێت کە تۆ لەسەریت کە تۆ ئەنجامی ئەیت کەواتە بە شێوازێکی گشتی مانەوەی هزری تۆ مێشکی تۆ لە لای کارەکەت لە لای وێزگەی کارەکەت خاڵێکی گرنگە و ئەکرێت لێوەی هەم کاتی باشی بۆ گەڕێنێتەوە و هەم قازانج و هەم سوود و کەڵکی باشتر بۆ بگەڕێنێتەوە بە شێوازێکی گشتی ناکرێت تۆ مەسەڵەن تەرکیزی تۆ و هێز و وزەی تۆ بڕوات بەرامبەر بەچی بەرامبەر بەوەی کە وزە و توانای کارەکەی خۆت لە دەست بەی added life to work خەڵکی ترمانە یا سلایدێکی ترمانە in your daily schedule you should include time for بەرەزان پێویستە لە خشتەی کارەکەتە چی لە بەرچاو بگیرێت in your daily schedule واتە لە خشتەی ڕۆژانەتە پێویستە ئەم خاڵانە لە بەرچاو بگرێ تۆ بەرەزان tea break یعنی کاتی چا خواردنەوە تەماشا بکەن ئەمە مەسەڵەن چاو و قاو یاخود نسکافەیەک یاخود شتێکی تایبەت لە بەیانیانە بخۆی وەک لێرەیە تۆ لەو لیستەی کە تۆ هەتا پێویستە کاتێکیش بۆ خۆت بهێڵیتەوە بۆ ئەوەی کە چی بێت بۆ ئەوەی کە بتوانی زیاتر سەرکەوتوبی بتوانی بۆ ئەوەی کە زیاتر ئەرکەکانی خۆت ئەنجام بدەی بەڕێزان دەیخۆ وەکو چۆن لێرەیە خاڵێکمانەیە کە مرۆڤیش لە ڕاستیە یعنی مەسەڵەن لێرە human being is not machine یعنی مرۆڤ هەرگیز مەکینە نییە یاخود ئامێر نییە مەسەڵەن 24 ساعت ئیش بکا بەڵکو in your daily schedule لەو خشتەی کە تۆ هەتە پێویستە tea break کاتی چا خواردنەوە کاتی قوا خواردنەوە مەسەڵەن کۆفی برێک یاخود هەر شتێکە کە تۆتە نێت سۆفەن واتە کاتی دەستشتن کاتی حەمام مەسەڵەن ئەم شتانە بهێڵیتەوە بۆ خۆت بە شێوازێکی گشتی و پاشان پێرسۆنال کاڵز کاتی پەیوەندیکردن بهێڵیتەوە بۆی کە هەندێک کەسی گرنگ هەیە لە ژیانی خۆتا مەسەڵەن هاوڕێکانتە یا دۆستەکانتە ئەو کەسانەیە کە خۆش دەوێن پێویستە کاتیان بۆ تەرخان بکەی بۆی کە قسەیان لەگەڵاوکەی بەرەزان ئەمانە شتی زۆر گرنگن بۆ ئەوی کە مێشکرد زیاتر ئارام بێت بۆ ئەوی کە زیاتر جێگی بێ بەڕێزان یعنی یەکێک لەو خاڵانی کەوا ئەکات تۆ مەسەڵەن stay focus کەوا ئەکات تەرکیزت بمێنێتەوە چییە بریتیە لە tea break واتە کاتی چا خواردنەوە کاتی قاوە خواردنە و پاشان دەستشتن یاخود مەقسەدکردن کە ئەمانە واکەن تەرکیزت بە ئارامی بمێنێتەوە بە جێگیری بمێنێتەوە لە کارەکەت بێزار نەبی مانوو نەبی و پاشان قسەکردن لەگەڵ هاوڕێ دۆستەکانتە ئەمەشێکی ترە لەو فاکتەرانەی کە هەمیشە ئارام تەکات لە کارکردنا زۆر پێویست بۆیە لەگەڵ هاوڕێک تا قسە بکەی بۆیە لێرە ئەڵێن human being is not machine مرۆڤ هەر یعنی مرۆڤایەتی یاخود مرۆڤ ئامێر نییە who can work a stretch for 8 to 9 hours کەواتە بە شێوازێکی گشتی لەبەرەوەی کە مرۆڤ مەکینە نییە یاخود ئامێرێک نییە پێویستە لە شەو ڕۆژێکە چەندێشکات 8 to 9 hours کە ئەمە ستانداردێکە بەڕێزان 8 ساعت هەرچەندە لە هەرێمی کوردستان تا ڕادێکراوە بە 6 ساعت لە دایرەی حکوومەت کراوە بە 5 ساعت بە شێوازێکی گشتی لە کوردستان کراوە بە 6 ساعت
6 بۆ 7 ساعات یعنی شوێن بۆ شوێن فەرقی هەرچەندە 8 ساعاتشمانێ 10 ساعاتشمانێ بەڵام تا ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی یاسای کارمانیە لەبەرەوەی کە تا ئێستا دەستنیشانی ئەو کاتانە نەکراوە کە پێویستە کرێکارەکان یاخود مۆزەفەکان ئەنجامی بن بە شێوازی گشتی ئیتر لە 6 ساعاتەوە کارکردن دەست پێ دەکات تاکو 10 ساعاتی شەڕات بۆیە بە شێوازی گشتی پێویستە مرۆڤ لە زۆربەی زۆری وڵاتانی دنیاش کە ڕێککەوتون لەسەری لە یاسای کاریان هەیە 8 بۆ 9 ساعات کار بکات نەک 24 ساعات کار بکات 16 ساعات یان 12 ساعات زۆر زۆرە بەڕاستی بۆیە مرۆڤ بەرگەی ناگرێتەوە پاشان ئەزین 30 to 45 minutes to check update on social network site, calls your friends or family or go for smoke break. بەرەزان ئەم خاڵەشمانەیە کە ئەمیش بریتیە لە چی دەستنیشانکردنی یاخود تەرخانکردنی 30 بۆ 45 دقیقە بۆ چێکردن و بۆ چێکردنەوەی سۆشیال نێتوەرک بۆ چێکردنەوەی سۆشیال میدیا ئەو سایت و تۆڕە کۆمەڵایەتیانەی کە تۆ هەتا مەزەلەن لە ماوەی 40 دقیقەیە مەسەلەن چێکی ڤایبەر بکەی واتسئاپ بکەی مەسەلەن چی بکەی توزانم فەیسبوک بکەی لەم کاتە زیاتر نا یعنی بەرزان 30 بۆ 45 دقیقە کە 45 دقیقە زۆر زۆرە 30 دقیقە تەسەورەکەم کاتێکی گونجاو بێ بۆ هەر کەسێک کە بتوانێت لە ماوەی 24 ساعت یاخود 12 ساعاتە ئەتوانێت 30 دقیقەی بەسە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان یعنی ئەم 30 دقیقەی کفایەتە بەپێی هەموو بە دووەداچوون و توێژینەوەکان کە کراوە 30 دقیقە کفایەتە بۆ مرۆڤ کە بتوانێت چێکی هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە یعنی 30 دقیقە بە زۆری شۆدانراوە تۆ توانی بە دراساتەوە بە ئۆنلاینەوە بە هەموو شتێکەوە بە 30 دقیقە کۆتایی پێبێنیت تێیدا بەباشی چێکی هەموو شتەکان بکەیت بۆ ئەوەی کە ئەوە بکەیت بۆ ئەوەی کە بتوانیت بەباشی تەکنیکەکانی تای مەنەجمێنت دەستنیشان بکەیت و پاشان call your friends or family or go for smoke و پاشان ئەگەر جگەرە خۆری بڕۆ نەختێک دووکەڵ بکە بۆ خۆت جگەرێک بکێشە و ئەگەر جگەرە خۆریش نەبی باشتر چی بکە لەگەڵ فرێندەکان تا لەگەڵ هاوڕەکان تا یان لەگەڵ خێزان تا لەگەڵ کەس و کارەکە تا بە شێوازێکی تاوەتی قسەیان لەگەڵا بکە و مناقەشەی ڕۆژەکەتیان لەگەڵا بکە یاخود مناقەشەی هەر شتێک بکەیت بەرەزان لێرە تا ئێرە بۆ میتێرم داخڵ ئەبێت زۆر سپاس بۆ گوێگرتنی ئەوەی بەڕێز هیوادارم لە ئیمتیحانەکەتانە هەر هەمووتان سەرکەوتوو بن و هەر هەمووتان نەتیجەی باشتانە بێ و سەرکەوتنی زۆر باش بەدەست بێنن تا محازەرێکی تر هیوای سەرکەوتن بۆ هەموو لارتانە